هێندەی نەماوە کیژۆڵەکەی نێو تابلۆکە لە چوارچێوەکەی بێتە دەرەوە. ئەم تابلوێ لەلایەن مامۆستای هونەری هۆڵندی ڕامبرانتەوە دروستکراوە لەبەرەوەی بە شێوەیەکی نەئاسایی سەیری بینەران دەکات. تابلۆکانی لە پیشانگایەکی نوێدا لە گەلەری نیشتیمانی هونەری دێرین لە ڕۆما بە ناوی چرکەساتی بینەر نمایشکرا. ئەم پیشانگایە ئاهەنگ دەگێڕێت بۆ ئەو کارە هونەریە مێژویانەی کە دیواری چوارەم تێک دەشکێنێت و تابلۆکان ڕاستەوخۆ سەیری بینەر دەکەن لەبری ئەو نێوەندە دووریەی کە زۆربەی تابلۆ ئاسایەکان هەیەە. جیاوازیەکە ئەوەیە کە ئەم پیشانگایە کەوا بڕیار بوو لە 2 مانگی 12 ساڵی پاردا بکرێتەوە، بەڵام بەهۆی بەردەوامی سەپاندنی کۆتوبەندەکانی ئەم پەتایەوە هێشتا بەڕووی خەڵکدا داخراوە. حکومەتی ئیتالیا لە 6 مانگی 11 هەموو مۆزەخانەکانی داخست و تا ئێستاکەش دووبارە نەکراونەتەوە. کۆمەڵێک ڕۆژنامەنووس لەلایەن دەستەی کارگێڕیەوە بانگەشتکراون بۆ بینینی تابلۆکان. لێپرسراوی مۆزەخانەکە میکایل دیمۆنتێ دەڵێت E poi purtroppo stiamo scontando. پێشانگایەکی لەم شێوەیە جۆرێکە لە پارادۆکس لەبەرەوە پێشانگاکە تایبەتە بە ئامادەگی سەرەکی بینەرانێکی بەرچاو. لە ڕاستیدا تاکە شتێک کە لە ئێستادا دیار نییە ئەوەیە لە کۆتاییدا لە پێشانگاکەدا ئامادە نیە بینەری ڕاستەقینەیە کە هیوادارین بە زووترین کات بگەڕێنەوە. نمونەیەکی باشی ئەو تابلۆیە تابلۆی گۆرسیانۆیە، تابلۆی ڤینۆس مەریخ کۆبیدا. مەریخ پەردەکە لا دەدات بۆ ئەوەی تەماشایەکی ئەستێرەی ڕووتی ڤینۆس بکات، بەڵام ئەو جەنگاوەرە مەزنەکەی بەلاوەگرنگ نییە. لە ڕاستیدا ئاماژە بە دیمەنەکانی دەرەوەی تابلۆکە دەکات. لە دەستی پۆستەری من تۆم دەوێی مامسام دەچێت. کۆبیدیش تیرەکەی خۆی دەگرێتە تەماشاکاران و لەگەڵ ئەستێرەی ڤینۆسدا هاوکار دەبێت بۆ لە خەشتەبردنی بینەر. لە فیلمی سالۆمەی گیدۆڕینی شازادەی پەرتووکی پیرۆز بە دەربڕینێکی شیرین و بە بەراعەتەوە سەری بڕاوی یوحەنای بابتیست لەسەر سینیەک پێشکەش بە بینەران دەکات. مۆزەخانەکانی ئیتالیا نزیکەی 5 مانگ لە ساڵی 2020دا داخران و بەو بۆنەیەوە سەدان هەزار سەردانی کار و ملیۆنەها یۆرۆیان لەدەستدا. مۆزەخانەکان لەم مانگەشدا هێشتا بە داخراوی ماونەتەوە، بەڵام بە پرسانی مۆزەخانەکە هیوا دەخوازن تا کۆتایی مانگ ڕێیان پێ بدرێت جارێکی دیکە مۆزەخانەکە بکەنەوە.